ڕشتەی مرواری. نووسین و ئامادەکردنی عەلادین سەجادی. ئەم بەرهەمە لەلایەن دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردستانەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. بەرگی یەکەم. تافگەی ئێڵاخ. حاکمێکی پێشوو کابرایەکی لە بناری کفری لیاخیە بێ و هەرچەندەکە بۆی ناکەوێتە ڕات. هەر لەشکریان نێرێتە سەری ئەو بەلایەکی تر بۆی دەرەچێ. ئاخری چاری نامێنێ دێنێ 300-400 سوار و تفەنگسی سوارەکە و خۆی لەگەڵیان نەچێت. شەو ڕۆژەی کوتن بە بێ و چان تا ئەسنە بناری کفری و ئەو شوێنە کە چەتەکانی لێیە. لە نیوە شەوێکە ئەگەنە ئەوێ. حاکم یاساغیەکە کە کەس ناگر بکاتەوە نەتەقە بکە نەدەنگی لێوە بێت. ئەمانەش بۆەوە کە بە بێدەنگ و سەنکەر بەو شەوە ئابلۆقەی سەتەکان بدەن و لە بەیانیە بەبێ قسە بیانگرن هەموو سەنگەردا ئامەزرێنن. حاکمیش سێشەوە نەنووسووە زۆری خەوتێت سەرەکاتە سەربەردێک و بە کابرای نۆبەتچی ئەڵێ تۆ وریا بە و هیچ دەنگ مەکەن من وە نەو زەگەدەم. کە چاویە چێتە خەو بایەکی لێ بێتەوە. کابرایەکی تری نۆبەتچی کە دوورترە بێ نازانێمە پاشایاڵێ بە کێرم. نۆبەتچیەکەی لای پاشا پێڵێ کوڕەکەران باوگاو تۆ نابێت تۆزە شەرمت ببێ ئاخر تۆ نازانیەوە پاشا بوو. ئەوی ژەڵێ کوڕەکەران باوگاو خۆتی من سوزانم کێ بووە. لەم هەراهوریای ئەمانە پاشا بە خەبەر دێ دەپرسێ ئەوە چییە؟ نۆبەتچیەکەی ژوورسەری قسەکەی پێڵێ. ئەوی ژەڵێ وزبن مەیکەم بەهرا با چەتەکان نەوەک بزان و بڕۆن. ئەم هەڕەشەیەی ئەو هیچ کەڵکی نابێ. ئیش لە ئیژە ترازیە و نۆبەتچیەکان دەزەدەنە تفەنگ لە یەک و ئەبێ بە تەقا. چەتەکان بە ئاگادێن و ئەزانە نەگەر فریای خۆیان نەکەون گیراون بۆی دەرەستن و خۆیان ڕزگارەکەن. ئیتر ئەمان ئەو هەموو عەزیەت و شەونەخوونی و پارێزەیان بە تڕێکی پاشادا ڕۆیشت.